کارم لەو مامۆستانە لە ڕۆزە و داهنگە و قوتابخانەکان پێشی منداڵ فێری ئەلفوبێ بکەیت، فێری پاکوخاوێنێک بکەیت، فێری کوژانەوەی گرۆپی کارەبای بکەیت. ئەگەر کارەبای هەموو دنیا بینە وڵاتی مەلە کوردستان لەبەر ئەوەی زۆر خراپ بەکاردێتنە هەم ئاو هەم کارە باش کەس کارەبای دنیا بەشمان ناکات. بەڵام ئەگەر ئەمە منداڵی خۆمە ئۆتو منداڵی خۆت یەکشکە و لە قوتابخانە و لە کولیە و تەڵەبەر چاری کولیەیە دێتە دەرێ کارەبای ناکوژێنەوە، ئاوی ناگرتەوە. کێشەکەمان لەسەر سێکتەری کارەبای ئەگەر بێت و کارەبا زۆر بە تەندروستی بەکار بێتن، کارەبا بەش دەکا و بەشی هەمووان دەکا و هەمووش دەتوانین بەکار بێنین. ام داخوازش خدمت بکن كهرباء كابوش بشكل عام كو الشعب خري راضي بيت قال هندي وقال هندي بيت امجي هاريكار بين قال خدمته دوكو شيت خدمات كهرباء كابوش بما دوبين بكن بيت امجيت قال خدمات بوش بين قال الكهرباء قسطه مصرف نكن بشكل عام نا كهرباء كو زياده مصرف كان وبي معنى بي اسراف جيبون هاي اسراف شنو ام اسراف الكهرباء دوكن ئێستا لە بوارەشی نوێینا ئەتوانین هاوکاریشی بکەین لەگەڵ حکومەت لەگەڵ هاوڵاتیەکە مثلەن 6-7 سکلیتی پێیە لە ماڵیان 4یان 3یە وەکو بڵین هاوکاریشی لەگەڵ حکومەتی بکا کە زۆر کارەبا بەکار نەینێ بەشی هەمومان بکە.